خانمە هونەرمەندی دەنگخۆش کە ژێ هاوتا لە ئێستادا سەرقاڵی دروستکردنی ڤیددیۆ کلیپێکە و لە ئێستادا لە قۆناغی وێنەگرتندا. کامێرای کورتسات مەگەزین لە سەرسێتی وێنەگرتنی میوزیک ڤیددیۆکەیەتی یاخود ڤیددیۆ کلیپەکەیەتی و چاوپێکەوتنێکی لەگەڵ کە ژێ هاوتا ساز کردووە بابێکەوە ببینین. هونەرمەند کەژێ هاوتا لە ئێستادا سەرقاڵی بەرهەمهێنانی میوزیک ڤیددیۆیەکی نوێیە و لە قۆناغی وێنەگرتندایە. بێدڵ کە نوێترین بەرهەمی ئەو خانمە هونەرمەندەیە تێکست و ئاوازی هونەرمەند زیاد ئەسعەدە و لەلایەن ناوەندی هونەری زنوێەوە بەرهەم دەهێنرێت و بە سلێمانی کاری وێنەگرتنی بۆ دەکرێت. لەگەڵ ناوەندی زەنێ ئێستا خەریکی ڤیددیۆ کلیپێکین لە شاری سلێمانی ویستمانە کارێکی جیاواز بکەین. بێشووتر کلیپی ترم کردو لە سلێمانی بەڵام ئەو کلیپەیانم تەواو جیاوازە. گۆرانیەکە ناوی بێدڵە، ئاواز و تێکستی هونەرمەندی گەورەی کورد زیاد ئەسعەدە. گۆرانی بێدڵ سیناریۆی کاکاروان سۆفیە و دەرهێنانی ئاودێڕۆمەرە. بۆ ئەم گۆرانیە ژەمەوێ لێرەوە بە مامە زیاد وڵێم زۆر سپاست دەکەم کە ئەو دیارە جوانت بە من بەخشی. هیوادارم هەمیشە تەندروست باشبی، هەمیشە ئەتو سێبەرەکی لە بۆ من لە سەرسەری من هەمیشە شانازیت پێوە دەکەم. هەموو کورد دەبێ شانازی بە گەورەی تو بکە. نێوانم خراپ نییە لەگەڵی، بەڵام بێجگە لەوەی کە فکر بکەمەوە کە ئەو مامی منە، من عاشقی هونەرەکەی ئەو زۆر لێرەوە دەمێ و پێ بڵێم زۆر خۆشمەوەی زۆر سپاس دەکەم بۆ دیارە جوانێکە پێێتە. هەر گۆرانیە کە هی ئەو بێت بێڵێمەوە بێگومان پرس بە ئەو دەکەم، چکە نامەوێ گۆرانیەکانی ئەو وەک خۆی نەڵێمەوە. بۆچی توی بەم ناوەختە بەسەر و برێکی بەبەردوو بێخەبەرە لە موی سپی و دڵێکی لە کار کەوتوو. تۆ پێشەوای عشقی تازە من کۆنە چیرۆکی بەزیم، تازە لەگەڵ تۆ ناگونجم تۆش کۆفە من هاوەری و تۆ هاتی ئەی نازەنینم لە دوای چی زۆر درەنگ بوو هاتی بەسەر شەمی کوژە و عومرێکی لەدەست دەرچوو. دوایەم بەرهەمە چەند کارێکی تری هونەرمەندی گەورەی کورد زیاد ئەسعەدم بەدەستەوەیە، ئێستا لە قۆناغی میوزیکدایە. ئەم بەرهەمەش پێم خۆش بوو هەر بێڵێم کە پاشی هەڵبژاردن بڵاو دەبێتەوە. ئەمڕۆ سەرقاڵی کارێکی ڤیددیۆ کلیپین بۆ هونەرمەند کەژێ هاوتا ئەسعەد. ئەمە وەک ناوەندی هونەری زەنێ هەمیشە بە کواڵەتێکی باش ئەمانوێت کارەکانمان بکەین و ئەمڕۆژ یەکێک لە بەرهەمە نوێەکان کە ئاواز و تێکستی هونەرمەندی گەورە زیاد ئەسعەدە و دابەشکردنی موزیکەی کاک پێشەوا محەمەدە و سیناریۆی کاک کاروان سۆفیە و دەرهێنانی ئاودێڕۆمەر بەندەیە. ئێمە هەمیشە کار لەسەرواکەین لە ناوەندی هونەری زەنێ کە ڤیددیۆ کلیپەکانمان سیناریۆی هەبێ. ڤیددیۆ کلیپ کە ئەکرێت حتمەن ئەبێ بچێتە نێو کۆمەڵگە. چۆن ئەچێتە نێو کۆمەڵگە؟ چیرۆکی ئەەکەین وەک سیناریۆیەک بۆ ئەتوانم بڵێم فیلمێک لە نێو ئەو چەند دەقەی گۆرانیەکە کە بۆی دروستەکەین. ئەویش سنجڕاکێشی بابەتەکە و پشت ئەستور بە ستافێکی زۆر باش کە لە پشت هەر کارێک لە ناوەندی هونەری زەنێ ئەکرێت، هەر لە دیۆپی و ڕووناکی و هەتاکو و کارمەندەکانی کە کارێکی ڤیددیۆ کلیپەکە.